ئەمە دیمەنی ئەو مادە جۆرا و جۆرە پلاستیکیانەیە کە ڕۆژانە بە شێوازی جیاواز بەکاریان دەهێنین، بەڵام دوای بەکارهێنان فڕێ دەدرێن. مادە پلاستیکیان لە خاک و ئاو و هەوا بە ئاسانی شی نابێتەوە، هەر بۆیە مەترسین لەسەر ژیانی مرۆڤ و شێواندن و پیسکردنی ژینگە. هەموو ئەو کارگانی پلاستیکە لەلایەن وەزارەتی بازرگانی و پیشسازی ڕەزامەندیان پێدرێ، بەر لە ڕەزامەندیدان دێنە لای ئێمە بۆەوەی ئێمە هەندێک ئەو ڕێنمایانیان پێ بدەین و شوێنەکەیان گونجاوەیان نایان چۆن کارگەکەیان دامەزرێن لە ڕوو ژینگەیەوە پێویستە پابەندی هەموو ئەو ڕێنمایانە بن کە لەلایەن ژینگەوە دانراوە. مادە پلاستیکیەکان چەندین جۆریان هەیە، بەشێکیان پێویستە تەنها یەکجار بەکار بهێنرێن، هەشیانە مەترسیدار و ژەهراوین وەک مادەی PVC، بۆیە پێویستە بە شێوەیەکی تەندروست و زانستی مامەڵەیان لەگەڵ بکرێت، بەکار نەهێنرێت بۆ کەرستەی خۆراکی. مادەی ئێمە لە مادەی نوێ بۆ ئەو مەسەلەی خۆراک لە مادەی نوێ دروستی دەکەین، یعنی پێویستە یەکجار بەکار بێتن و حیتمان کە دووبارە و سێبارە بەکار دێت و پێ دەڵێن ڕیسایکل. ڕیسایکلیش دەبێت بۆ دەبەی ڕۆن بەکاربێتن، مەسەڵەن دەبەی ڕۆنە و دەبێتتر نابێت بۆ خواردن بەکاربێتەوە. لە هەرێمی کوردستان ڕۆژانە نزیکەی 800,000 تەن خۆڵ و خاشاق کۆ دەکرێتەوە. لە پارێزگای هەولێر ڕۆژانە زۆرترین خۆڵ و خاشاق کۆ دەکرێتەوە کە نزیکەی 3000 تەنە، لە 120 ئەم خۆڵ و خاشاکەش مادەی پلاستیکیە. ڕەنجە ڕەحمان، کورتسات نیوز، هاولێر.